لە ئەستۆدیۆ میانداری بەڕێز بەهجەت ئەحمەدمان کردووە کە بەڕێزیان پسپۆری بواری نەوتە. مامۆستا بەخێر بێت. زۆر سپاس سەرچاوەکان. زۆر سپاس. ماندوومان کردی بوو لە خزمەتانە. دەست خۆش بێ بەخێر بێ سەرچاوان. زۆر سپاس. با سەرەتا لەوە پرسیارە و دەست پێ بکەین. ڕاستە ئێستا خواست هەیە بۆی کە بۆری بانیاس یا کەرکووک بانیاس بەکار بهێندێ. بەڵام ئەوەی کە بۆ عێراق گرنگە ئەوەیە نەوتەکەی بە خێراترین شێوە بنێرێتە دەرەوە، چونکە ئێستا قەیرانە، گەری هورمز داخراوە و ناتوانێت بۆ شێوەی ئەوسا نەوتەکەی بنێرێتە دەرەوە. بانیاس ئەتوانێت فریایکەوێ؟ بەڵێ زۆر سپاس بۆ جەنابتان. طبعی بابەتی بانیاس ئەتوانم بڵێم بابەتێکی ئەکسپایرە، تەنها حکوومەتی عێراق کە باسی ئەکات و تەڕویجی بۆ کات ئەوەندەی کە بۆ هێورکردنەوەی شەقامی عێراقیە و پێدانی چانسەکە بەوەی کە ئابووری عێراق ئەتوانرێت لەم قەیرانە سەختەی کە ئێستا تێکەوتووە ئەوەندە بابەتێکی پراکتیکی و عملی نییە، چونکە بۆری بانیاز لە ساڵی 1982 کاتێک کە پەیوەندە سیاسەکانی نێوان عێراق و سووریا تێک چووە لەو کاتەوە ئەم بۆریە لە کار کەوتووە و ماوەیەکی زۆر دوور و درێژە ئەم بۆریە هیچ چاکسازیەکی تیان نەکراوە و ئەم بۆریە تووشی داخوران و ڕزینێکی گەورە بووە و ئەو ویزگەی پەمپینەکان ئەوانەی کە لەسەر بۆریەکەن و پاڵ بەنەوتەوە دەنێن هەتاوەکو دەیگەێنە بەندەری بارکردن، ئەم پەمپانش هەمیان لە کار کەوتون. واتە ئەم بۆریە و ئەم سیستەمی گواستنەوەی کە ئێستا هەیە چی ئەو بەشەی کەوتوتە دیوی سووریا و بەشێکیشی لە دیوی عێراق لەسەر سنوور کە نەوتەکەی هەناردە دەکرد بۆ ئەو دی و ئەتوانم بڵم 100% لە کار کەوتووە. سوودی ئەوەی نییە کە جارێکی تر ینی چاکسازی تیادا بکرێت و پارەی تیادا سرف کرێت. کاتە بۆرێکا بێت جارێکی تر دابنرێتەوە. بەڵە بە دڵنیایی هەمووی لە ئیش کەوتوو بە تەواوەتی فەوتاوە و سەرڕای ئەوەش کە ڕەنج پێویستە حکوومەتی عێراق و حکوومەتی سووریا بکەونە گفتوگویەکی جدیەوە بۆ ئەوەی کە ڕێکەوتنێک واژوو بکرێت. خۆ ئەو ڕێکەوتنەی کە کاتی خۆی کراوە لە بینی حکوومەتی عێراق و حکوومەتی سووریا کۆتایی پێهاتوە و ڕژێمەکانی ئەو کاتی عێراقیش و سووریش کۆتاییان پێهاتوە. بۆیە پێویستە جارێکی تر عێراق و سووریا بکەونە گفتوگویەکی جدی ئەگەر حکوومەتی سووریا ئامادە بێت بۆ ئەوەی کە ئەمنیەتی ئەو بۆریە بپارێزێت. چکە ئێوە ئاگدارین و دەبینین لە سووریا بەهۆی ئەو دۆخە سەختە سیاسی و سەربازی کە سووریا پێدا تێپەڕیەوە بە تایبەتی دوای ساڵی 2011 دۆخێکی ئەمنی ناجێگیری زۆر هەیە لە ناو سووریا. تەنانەت ئەو عێراق محاوەلەی کرد بە تەنکەر نەختێک نەوت و لەگەڵ نەوتی ڕەش هەناردە بکات لە ڕێگەی سووریاوە. ئەو ببینیمان کۆمەڵە گرفتی زۆر گەورەی لەلایەن عەشایرە عەرەبەکان و لەلایەن کۆمەڵە چەکدار و ئەمانەوە بۆ گروپی چەکداری کە ڕێگەکانیان گرتبوو کێشەی گەوریان بۆ دروست بوو. بۆیە بابەتی بۆریەکەش و ڕاکێشانەوەی بۆریەکەش و پاراستنی ئەمنیەتی ئەو بۆریش بابەتێکی زۆر گرنگە. ئێستا کاک بەجەشتێکی تر هەیە، ڕاستە لەوانەیە عێراق مەسەلەن ئەگەر خۆی وەکو حکوومەتی عێراقی ئەم بابەتە بخاتە ڕوو یاخود ئەم بابەتە جێبەجێ بکە بە وەکو خۆ دوت دوای ڕێکەوتن لەگەڵ سووریا بۆ خۆی لەوانەیە کارێکی قورس بێت، چکە حکوومەتی عێراق هەم ناتوانێت لە ڕووی تەکنیکیەوە ئەو کارە یعنی بەتەنیا بکە، هەم لە ڕووی ئەوەشەوەکو وڵاتێک بەتەنیا ئەو کاری پێ ناکرێت، چونکە پێویستی بە سەپۆرتی وڵاتانی تریش هەیە بە تایبەتی ئەمریکا. بەڵام ئەمریکا ئێستا خۆی ترامپ خۆی حەزەکە ئەو شتە بکرێت. پێدوانیە ئەم کاتێک کە ئەمریکایەتە ناو هاوکێشەکەەوە شتەکە جیاواز بێ. کاک ڕەنج بابەتەکە پەیوەندی هەیە بە ئەو گۆڕانکاری سیاسیانەی کە لە سووریا و لە عێراق ڕوویدا و هاتنی ژمارەیەکی زۆری کۆمپانیای ئەمریکیە بۆ سووریا، هەر لە کۆمپانیای HKN هەر لە کۆمپانیای شیفرۆن، تەنانەت دەنگۆ هەیە کە ئێکسۆن مۆبیلیش بەتەما بێوەبرهێنان بکات. طبیعی ئەگەر بێت و حکوومەتی عێراق و سووریا لەسەر دووبارە هەناردەکردنی نەوتی عێراق لە ڕێگەی سووریا و ڕێبکەون دەبێت واژووی ڕێکەوتنێ بکەن و ئەم ڕێکەوتنێش ئەوەی کە تەرجمەیە کات و ئیخاتە ئەرزی واقع بریتە لە کۆمپانیەکان. نە حکوومەتی عێراق ئەو توانایی هەیە، نە حکوومەتی سووریاش ئەو توانایی هەیە کە بتوانێت پرۆژەیەکی استراتیژی گەورەی بەم شێوەیە بتوانێت جێبەجێ بکات بە شێوەیەکی لۆکەڵی یاخود پشتبەست بە کۆمپانیا ناوخۆیەکانی خۆی. بەڵکو دەبێت ئەو کاتە هەردوو حکوومەت لەگەڵ کۆمپانیەکاندا بە تایبەتی کۆمپانیای شیفرۆن بێت، ئێکسۆن مۆبیل بێت یاخود HKN بێت کە ئێستا ئەمیژێکێکە لەو کۆمپانیانەی کە لە سووریا و لە عێراق کاری وەبەرهێنانەکات بتوانن کە لە ماوەیەکی قیاسی
دابیکەن چکە ئەم بۆریش کە ئێستا هەیە ئەم بۆریە کۆنش کە هەیە بۆ نمونە فەرەنسیەکان کاتی خۆی کۆمپانیا فەرەنسیەکان داناوە و ڕایان کێشاوە کە نەوتی کەرکووکیان پێ گواستوێتەوە بۆ بەندەری بۆ بانیاس لەوێەوە کە هەناردە بکرێ بۆ دەرەوە بۆیە ئێستاش پێویست بەوەیە کە کۆمپانیا ئەمریکیەکان بەتاکید ئیدارەی ئێستای ترامپ تەشجیعێکی گەوری ئەوە دەکات کە کۆمپانیا نەوتێ ئەمریکیەکان بتوانن کاری وەبەرهێنانی گەورە هەم لە عێراقا بکەن و هەم لە سووریا بکەن بۆیە ئەم سەردانەی عەلی زەیدیش کە کردوێتی بۆ ئەمریکا من بەش بە حاڵی خۆم پێشببینی یەکەم کە کۆمەڵێک لێک تێگەیشتن واژوو بکرێت هەروەکو سەردانی ئابووری بەڵێ لە بواری ئابووری بە تایبەتیش لە بواری وزەدا چونکە ئەمریکیەکان زۆر مەبەستیانە کە بگەڕێنەوە عێراق بە تایبەتی کۆمپانیا ئیملاقەکانی ئەمریکی وەکو ئەکسۆن مۆبیلە شفرۆنە مارەسۆن پترۆلیۆمە ئەمانەیە دایانەوە بگەڕێنەوە بۆ عێراق بەڵام بە شێوەیە بگەڕێنەوە کە ئاستی قازانجەکە بە شێوەیەک بێت کە لە خواستی ئەمریکیەکاندا بێت چونکە ئێمە لە بیرمان نەچێت کە گۆڕەپانی عێراق بەهۆی ئەو دۆخە سیاسی کە لە ماوەکانی ڕابردوودا هەبوو کە کۆمپانیا ئەمریکیەکان پاشەکشیان کرد بوارێکی باش بۆ کۆمپانیا چینەکان ڕەخساوە کە کۆمپانیا چینەکان ئەتوانن بڵێن بەشێکی زۆری چەڵگەنەوتەکانی عێراق ئێستا کاری وەبەرهێنانیان تێدا کردو و گرتویانەتە دەست و بە تێچوویەکی زۆر کەمتر لە ئەمریکیەکان ئەو کاریان کردووە کە بەڕاستی ئەمەش بۆتە جێگەی ڕەخنە و ناڕەزایەتی ئیداری ئێستای ترامپ. باش کاک بەجەت ئەوەی کە بڵێن گەروی هورمز یاخود بەندەرەکانی بەسرە و قەسر و ئەوەی کە جەیهانی تورکی ئەیکا بانیاس چەندێکی ئەو ئەتوانێ بکە ئەوە کەوتوتەوە سەر ئەو ڕێکەوتنی ئەو توانای کە ئێستا لەبەردەست بەڵێ ئەوەی کە ئێستا لەبەردەستە تاقەیەکی تەزدیری زۆر کەمە ئەنی ناگاتە ملیۆنە بەرمیل ئەگەر بۆ نمونە ئەمەی بینی جەیهان کەرکووک ئەگەر بتوانە نزیکەی تا 1.5 ملیۆن ئینتاج بکات ئەمەی بانیاس 750,000 بەرمیل بۆ چونکە کاک ڕەنج بیرمان نەچێت ئەم بۆریە کاتی خۆی کە ڕاکێشراوە تاقەی ئینتاجی عێراقیش کەم بووە و پێداویستی بازاری جیهانیش بۆ نەوت کەم بووە هی ساڵی هەفتاکانە یعنی لەو کاتەدا کە خواست لەسەر نەوت بەم شێوەی ئێستا نەبووە و عێراقیش ئینتاجەکەی خۆی بەم شێوەی ئێستا نەبووە ئێستا عێراق ئینتاجەکەی کە یشتن 4,270,000 بەرمیل کە ئەمە تاقەی ئینتاجی ڕۆژانەی عێراقە بەڵام ئەم نەوتە چۆن دەتوانی بەم بۆریە بچووکانەدا یاخود بەم تەکنەلۆجیا کۆنە کە هەیە بتوانین نەوتەکە هەناردە بکەیت ئەتوانم بڵێم کە ئەگەر بێت و عێراق ئەو بۆریە کە مستحیلشە بەڕای من بتوان لە جارێکە نۆژن بکرێتەوە ئەگەر بڵێن نۆژەنیشی بکاتەوە نەوتیشی لێوە هەناردە بکات تێچووی نەوتەکە و ئەو پرۆسی گواستنەوەکەی زۆر زیاتر ئەبێت تێچوەکەی لەوەی کە عێراق قازانجێکی وای لێ ببینێت بۆیە بە دڵنیاییەوە من باسیەوە دەکەم و دەڵێم کە عێراق پێویستە بۆریەکی تازە و بە توانایەک و بە چستیەکی بەهێزتر بتوانن کە لەگەڵ سووریا نەکە لەگەڵ سووریا پێویستە عێراق لەگەڵ ئوردنیش لەگەڵ سعودیش بەڕاستی بچێتە ناو ئەم پرۆسەیەوە لەبەرەوەی کە هەموو وڵاتەکانی کەندا و جگە لە کۆیت ئەوان محاولاتی خۆیانەکەن کە بتوانن دەرباز بن لە بابەتی مەترسیەکانی گەروی هورمز گەروی هورمز بۆتە بەڵایەک و بۆتە کێشەیەکی گەورە بۆ هەم ئاسایشی وزەی جیهان و هەم بۆ ئابووری ئەم وڵاتانە چونکە ناکرێت کە هەر گرژیەک لە بینی ئەمریکیەکان و ئێرانیەکانە دروست ببێ گەروی هورمزدا بخرێ و ئەم منتیقەیە بەڕاستی تووشی داخرانێک ببێ لە بازاری وزەی جیهان کە منتیقەی شەرقی ئەوسەط و ئەو وڵاتانەشی کە کەوتونەتە سەر کەندا و یەکێکن لە گرنگترین و استراتیژیترین و بەهێزترین وڵاتەکانی سەرنەخشەی وزەی جیهانی کە ڕۆژانە نزیکەی 20 ملیۆن بەرمیل نەوت بۆ بازارەکانی جیهان دابینەکەن. ئێستا عێراق چەند زەرەری کردووە لە مەسەلەی گەروی هورمز و لەوەی کە ناتوانێت هەناردەی نەوت کات چەندێکی لێەوە ئەڕاتوە تا ئێستا زەرەری عێراق لە 1990 نەوتەکەی خۆی لە ڕێگەی گەروی هورمز هەناردە دەکرد لە 1990 نەوتەکەی ئەتوانم بڵێ مۆستاوە یعنی ئەوەشی کە دەکرێت ئێستا ئەو کەمێتە کەمەشی کە لە جیهانەوە هەناردە دەکرێت کە ئەویش بەڕاستی توانم بڵم کەمیەتێکە
ینی بوون و نەبوونی شتێکی وا لە بابەتەکە ناگۆڕێ بۆ ئابووری عێراق چونکە ئابووری عێراق تووشی قەیرانێکی زۆر سەخت هاتووە و قەیرانەکەش مانگ بە مانگ ڕۆژ بە ڕۆژ ئەم قەیرانە لەسەر حکوومەتی عێراق سەختترە بێتەوە و ئەگەر بێت و داخستنی گەروی هورمزیش بەم شێوەی کە ئێستا هەمدیز جارێکی تر ئەو تەنانەت ئەو ڕێڕەوشی کە ئێرانەکان دیاریان کردبوو بۆ تێپەڕبوونی کەشتەکان ئەوەشی داخستۆتەوە ئێستا ئەگەر بێت و بەم شێوەیە ئێستا بەردەوام بێ بە دڵنیایی پێتەڵم کە عێراق تووشی سەختترین دۆخی ئابووری دەبێت کە پێویستە پەنابەرێ بۆ قەرز پەنابەرێ بۆ فرۆشتنی مڵک پەنابەرێت بۆ کۆمەڵێک بابەت و ڕێکاری تر تاوەکو بتوانێت ئەو قەرەبوویەکی بچووکی ئەو قەرەبوویکی ئەو بۆشایە بکاتەوە کە ئەم بابەتە بۆی دروست باشە گەل لەو بابەتی نۆژەنکردنەوە و پارە و مەسەلەن شێوازە تەکنیکیەکەی و ئیتر ئەوانەی کە پێویستن بۆ ڕاکێشانی بۆریشی نەوت یاخۆ نۆژەنکردنەوەی ئاڵنگاریەکانی تر چییە کە ڕوبەڕووی بانیاسە بێتەوە نەتوانێت ئیشکە گەورەترین ئاڵنگاری بریتە لە بابەتی ئەمنیەکەی لایەنە ئەمنیەکەی کە لە ناو سووریا لە سووریا لە سووریا چونکە ئەو منتیقانەی کە بۆریەکەی پیا تێپەڕێبێتەوە تاوەکو گاتە بانیاز منتیقەی چۆڵن زۆربەی زۆریان پێویستیان بەوەیە کە حکوومەتی سووریا ئەمنیەتی ئەم منتیقانە ئەم بۆریە 100% ڕابگرێت چونکە ئێمە بینیمانە لە وڵاتەکانی تردا و تەنانەت لە عێراقش کاتی خۆی کە نەوت هەناردە دەکرا ئەم بۆریانە بابەتی دزینی نەوتەکەی لێوە دروست بووە کە بۆریەکان کوونەکرێت و نەوتە خاوەکەی لێ دزرێت و تووشی کێشە دەبێت یاخود ئەو بۆریش بەردەوام ستافی لەسەرە و شوێنی مانەوەی هەیە کە دەپێویستە ئەو کەسانش بەڕاستی ئەمنێتیان لەو دەشتە چۆڵە لەو شوێنە چۆڵەدا بۆ دابین بکرێت ئەمە بابەتێکی زۆر قورسە و یەکێکە لە ئاڵنگاریە ئەتوانم بڵم زۆر سەختەکان کە دێتە بەردەمی حکوومەتی سووریا کە بتوانێت ئەم بابەتە دابین کات سەرڕای ئەوەش بەڕاستی ئەو گرێبەستەی کە دەکرێت و دابینکردنی بودجێ ئەم بابەتە هەم بۆ حکوومەتی سووریا زۆر سەختە چکە حکوومەتی سووریا ئەمە دەزانین کە خۆی لە دۆخێکی ئابووری ئەجگار سەختایە یعنی تەسەور ناکەم لە دیوی خۆیەوە بتوانێت لەگەڵ هیچ کۆمپانیایەکی ئەمریکیا بۆ نمونە ڕێبکەوێت تاوەکو بتوانێت تێچووی ئەم بۆریە دابینکە و لە دیوی حکوومەتی عێراقیشەوە بەتایکی دێکێک لە ئاڵنگارە سەختەکان بریتە لە دابینکردنی بودجە بۆ ئەم سیستەمە تازەیە کە بتوانێت ڕای بکێشێت و هەروەها نۆژنکردنەوەی دیوی عێراقی چونکە ئێمە تەنها جەڵگەی کەرکووکمان نییە کە بتوانێت نەوتی لێو هەناردە بکەین بەڵێ ئێمە پێویستە هێڵی استراتیژی عێراق نۆژن بکرێتەوە و تاقەی گواستنەوەکەی فراوانتر بکرێت گەورەتر بکرێت تاوەکو بتوانێت چەڵگەکانی باشووری عێراق کە بەشی هەرە زۆرەی ئینتاجی نەوتی عێراق لە باشووری عێراقەوەیە لە چەڵگەکانی بەسڕەوەی و لەو چەڵگەکانی عەمارە و ئەم منتیقانەوەیە بۆی بتوانێت کە ئەم نەوتەیش ئاڕاستەی هەناردەکردنەکەی بگۆڕێت بۆ بانیاز بۆ جەیهان و بتوانێت بگۆڕێت بۆ عەقەبە و بۆ سعودیش کە ئەگەر حکوومەتی عێراق ڕێکەوتنێک بکات لەگەڵ ئوردون و سعودیشە باش شتێکی تر هەیە لە ناوچەکە کاک بازێت یعنی بابەتی وزە هەم بۆ ئێران هەم بۆ تورکیا هەم بۆ ڕووسیاش ئەمە سێ وڵاتن بەڕاستی دوانیان لە ناوچەکەن دانێکیشیان هەژمونی هەیە لە ناوچەکەیە ینی ئەوان پێ دوایە ڕێگە بن کەشتێکی واسەر بگرێ ڕووسیا ئەوەی کە بەلایەوە گرنگە بابەتی غازە ئەوەی کە خەتی سوورە بۆ ڕووسیەکان بابەتی غازە و بۆ تورکیاش بابەتی غاز بابەتێکی زۆر هەستیارە و ئێرانش بە هەمان شێوە ئەزانی چۆنە کاک ڕەنج بابەتی نەوت خەریکە لەسەر ئاستی جیهانە هەنگاو بە هەنگاو پاشەکشی ئەکات لە بەردەم خواستی جیهانی لەسەر غاز یعنی ئێستا ئاستی خواستی جیهانی لەسەر غاز ڕۆژانە گەیشتە نزیکەی دەوری 6 ملیۆن بەرمیلی هاوتا نەوت هەر لە بینی 100 بۆ 104 ملیۆندایە واتە بە شێوەیەکی بەرچاو خواستی جیهانی زیادی کردو اینجا بیریشمان نەچێت ڕووسیا لەسەر ئاستی جیهانە خاوەنی یەدەگی یەکەمی غازی سروشتیە و دوای ئەوە ئێرانە و ئەم دوو وڵاتش هەردوو وڵاتەکە هاوپەیمانی یەکترین لە ڕووی هەم سیاسی هەم ئابووری هەم لە ڕووی بابەتی وزەوە ینی دوو وڵاتن کە پشتیوانی یەکتری دەکەن و بۆ تورکیا وڵاتێکە کە ئەیەوێت لەگەڵ ئەوەی کە خۆی ڕێژەی نەوت و غازی زۆر کەمە بەڵام دەوێت ببێ بە وڵاتێکی تێپەڕبوون
تێپەڕبوون و بتوانێت کاریگەری هەبێت لەسەر ئاسایشی وزەی ئەوروپا چونکە ئەو وڵاتانێکی کە سەرچاوەی وزەکانیان پیاتی ئەپەڕێ بۆ نمونە کە غاز پێویستە بە بۆریا تێپەڕێت کە پیادا تێپەڕ دەبێت بۆ وڵاتانی بەکارهێنەر یعنی جێی گرنگجی و بایەخێکی زۆر گەورە دەبێت بۆیە تورکیا دەیەوێت ئەم ڕۆڵە بجێڕێت ئەوش لە ڕێگەی چێوە لە ڕێگەی تێپەڕبوونی هەم غازی ئێران بە خاکەکەیدا و هەم غازی عێراق بە خاکەکەیدا و هەم غازی ئازەربایجان و ئەم وڵاتانەی تر کە بتوانێت بگەێنرێت بە وڵاتانی ئەوروپا. عێراق ئەگەر بیری لەوە کردبێتەوە بۆریەکی نەوت لە کەرکووکەوە بۆ بانیاز بنێرێ یعنی بیر لەوە ناکاتەوە بۆریەکی غازیش بەتەنیشتیا بڕوا مەبەستمەوەیە کە ئەو بیر لە استراتیژی نردنی نەوت کاتەوە بیر لە استراتیژی بناردنی غازی شەکاتەوە کە تۆڵی ئێستا جێگرەوەیکی گرنگە لە غاز ئەو بۆری کە جەنابەت باسیەکەی هەموو بۆریەکی نەوت بۆریەکی غاز بۆ بەکارهێنانی خۆی بۆ پەمپەکان بەتەنیشتیا ئەڕات ئەمە جیاوازە لەوە بەڵام ئەوەی کە بن باسی دەکەم ئەو بۆریانەکە بەڵە ئەوەی کە هەناردەی پێ بکرێ عێراق هەتاوەکو ئێستا مشکلەی غازی هەیە خۆی ینی ئەو ئینتاجی کە لە عێراقا هەیە تقریبا نزیکەی ملیارێک و 500 میلیۆن پێسەجار عددێکی کەمە کە عێراق سوودی لێ وەردەگرێت لەگەڵ ئەوەی کە بڕێکی زۆر نەوت بڵێن ئینتاژەکە ڕۆژانە بەڵام غازەکەی کەمە و هەر بۆیە بە ناچاری عێراق داوا لە ئێرانەکات و هەروەها چاویشی لەوەیە کە هەرێمی کوردستان بە تایبەتی ئەم کێڵگە غازیانەی کە کەوتونەتە سنووری هەرێمی کوردستانەوە بە تەحتیتریش لە سنووری پارێزگای سلێمانیە عێراق چاوی لەوەیە کە بتوانێت بۆشایی کورتێنانی غازی خۆی لە ڕێگەی ئەم کێڵگەنەوتیانەی ناو هەرێمی کوردستانەوە کێڵگە غازەکان هەرێمی کوردستانەوە بتوانێت پڕی بکاتەوە و هەرێمی کوردستانیش هەتا وەکو ئێستا ڕاستە خۆی گەیشتو وەکو هەرێمی کوردستان گەیشتۆ بە خۆبژێنی و هەرێمی کوردستان ئێستا پێویستی بە بابەتی غاز نەماوە بەرهەمێنانی غاز لەسەر ئاستی هەرێمی کوردستانە 100% دابین کراوە بەڵام هەرێمی کوردستان دەبێت لە قۆناغەکانی داهاتوودا بیر لەوە بکاتەوە بۆ نمونە غاز بدا بە عێراق و دوای عێراق ئەگەر هاتوو زیاد بێت اینجا عێراق بیر لەوە بکاتەوە کە غاز هەناردەی دەرەوە بکات بەڵام دەبێت بە ئالێتێکی زۆر وریا و زۆر دقیق چونکە هەموو مامەڵەکردنێک و هەموو دەستبردنێک بۆ پرسی غاز بەڕاستی لێکەوتەی سیاسی گەورە و ڕەتفعلی گەورەی وڵاتە زلێزەکانی لێکەوێتەوە لە دیوی سووریاوە چ قازانجێکی هەیە بۆ وڵاتەکە بە تایبەتی هەندێک لەو شوێنانەی کە پێیا تێپەڕ دەبێ پێما بێ دەکێتە ڕۆژاوای کوردستانەوە ئەگەر ئەوە بێت بۆ ئەوان چه سوودێکی هەیە ئەم هێڵە بەتایشید ئەو هێڵەکە ئەگە تێپەڕ بێ حکوومەتی سووریا قازانجی زۆری لێ دەکات هەر لە ڕسوماتی تێپەڕبوونەوە و هەم لە بابەتی بارکردن کە لەوێش کۆمەڵی ڕسوماتی تر لەو باخیرانە و لە کڕیارەکان وەرەگرێت کە ئەمێ ژوا دەکات ببێ بە سەرچاوەیەکی داهاتی زۆر باش بۆ حکوومەتی سووریا و سەرڕای ئەوەش کە حکوومەتی سووریا کە ئەم بۆری بە خاکەکیدا تێپەڕێت و نەوتی عێراق گەیەنێتە وڵاتەکانی ئەوروپا وا دەکات کە پێگەیەکی بەهێزتری هەبێت لە دابینکردنی ئاسایشی وزەی وڵاتانی یەکێتی ئەوروپا و بەریتانیا و ئەو وڵاتانەی تر کە لە دەرەوەی یەکێتی ئەوروپان لە ئەوروپا هەن ئەمانە وا دەکات کە سووریا پێگەیەکی بەهێزتری هەبێت و ئەم وڵاتانە بە چاوێکی سیاسی بە نرختر سەیری پێگەی سووریا بکەن چونکە بابەتی ئاسایشی وزە بۆ ئەوروپا بۆ وڵاتانی یەکێتی ئەوروپا بۆ بریتانیا ئەتوانم بڵێم هێڵێکی سوورە و ئەم هێڵە سوورە لە لای ئەوان کاریگەری ئەکاتە سەر بڕیارە سیاسەکانیان و مامەڵەکردنیان لەگەڵ ئەو وڵاتانەدا وا دەکات کە وڵاتانی یەکێتی ئەوروپا بیر لەوە بکەنەوە کە ئیستیقرارێکی سیاسی باشتر لە سووریادا هەبێت تاوەکو بتوانێت سووریا بە شێوەیەکی بەردەوام سەرچاوی دابینکردنی نەوت بێت بۆ ئەو وڵاتانە. دەست خۆش بێ مامەساجان زۆر سپاس بۆ جەنابێ سپاس بۆی کە لەگەڵمانە لە ئەم تەوەرەی پرسی ڕۆژە ئامادە بووی سپاس بۆی کە هەمیشە هاوکارمانی هەمیشە بەدەم ناوەکارەکانی ئێمە کە بانگێشت دەکەین دیت بۆ بەرنامەکان سپاس بۆ جەنابیشتان سپاس بۆ تۆ بەخێر بێسەرچاوە زۆر سپاس بۆ جەنابیشتان بەردەوامین لەگەڵتان لە پرسی ڕۆژ بەڵام ناوبڕێ گۆردەگرین و تەوەری دوم دەست پێ دەکەین.